هەر لە یاریەکان هەفتەی سیانزەی خولی ناوی کوردستان و کۆتافتەی قۆناغیەکەم برایەتی لەسەر یاریگای دووەمی فرانسۆریری میوانداریانەی ئاراراتی کرد. لە سەرەتادایە کەش و هەوا ساردەکە کاریگەری لەسەر یارەکە بوو، بۆیە هیچ کامیان باشی دەرنەکەوتن. لە ناوڕاستی نێوەی یەکەم سەفین مەنسوور بە شێوەیەکی جوان توانین گۆڵی یەکەم بۆیانی برایەتی تۆمار بکات. دوای چەند خولەکێک سەفین عەبدولخالق توانی ئەنجامەکە بۆیانی ئارارات یەکسان بکاتەوە. لە نێوی دووەمی یاریەکەش کەمترین دەرفەت و هێرش لەلایەن یاریزانانی هەردوویانە دروست کراوە. تەنها لە دوا خولەکان برایەتی بە دەرفەتێک و ئاراراتیش بە دوو لەدان نزیک بوون لە گۆڵ، بەڵام هیچ کامیان بە گۆڵی زیاتر نەگەیشتن و یاریەکە بە یەکسانی بە گۆڵێک بردوولا بە کۆتا. بەم جۆرەش برایەتی لەگەڵ گۆڕینی ڕانەر بۆ فازیل عەباس، بەڵام نەیتوانی بگەڕێتەوە سەر سەرکەوتن. هەر بۆیە برایەتی باش خاڵ لە کۆتای ڕیزبەندمایە و ئاراراتیش بە 22 خاڵەوە لە خانەی چوارم دێت. لە یاریەکە لە بیدایەتەوە باش دەستمان پێ نەکرد، ئەوان کەمێک مسەیترمە لە سەیراکە توانیان گۆڵێکی بکەن، بەڵام ئەو بوو دوای گۆڵەکە ئێمە هاتینەوە سەر خۆمان، توان ئاسمان باشتر بێ توانین گۆڵی بەرامبەرش بکەین. بەگشتی دەتوانم بڵێم یاریەکی زەحمەت بوو، ئاسان نەبوو. برایەتی چێکە لە تیپە باشەکان و یاریزانی باشیان هەیە. لە گەمی دووەم تۆزە باشتر بووین، دەوانتانی گۆڵش بکەین، بەڕاستی لە گۆڵ نزیکون. بەڵام سوپاس بەخوای گەورە لە کۆتا جەولە با بڕێن توانیم ئاستێکی باش بشین. ئینشاڵڵا بۆ مرحلەی دووەم بتوانین بە ئاستێکی باشتر پێشکەش بکەین. هۆکار زۆرە بۆ یەکسانبوونی ئێمە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو تعویزی ئەو یاریانەی ڕابردوو دەکەینەوە، لە یاریەکانی داهاتوو ئەو نەقسیانی هەما بە ئینشاڵڵا پڕی دەکەینەوە لەگەڵ کاپتن فازل عەباس هەموو کەم کوڕیەکانی نادی ناهێڵین. ئینشاءالله خاڵەکان گشت کۆ دەکەینەوە لە جەولەی دووەم.